بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان ناڕەزایەتی خاوەن مڵکەکانی قەزای سۆمانی لێ دەکەوێتەوە بەپێی ئاگادارکردنەوەیەکی بەڕێوەبەراتی خانوبەرەی میری سۆران کە بۆ خاوەن مڵکەکان نێرداوە کە زیاتر لە 500 دوکانن دەبێت بە زووترین کات سەردانیان بکەن و بە شێوەی موساتەحا تا 10 ساڵی تر دەتوانن شوێنەکانیان بەکاربهێنن. دوای ئەو وادەیە مڵکەکان هەمویان دەبنەوە هی حکوومەت و دواتر لە ڕێگای بەکرێدانی ئاشکرا دەدرێنەوە بە هاوڵاتیانی قەزاکەش بە بڕیارەکە ناڕازین و دەڵێن سەرەڕای قوربانیدانی خەڵکی باڵەکایەتی لە پێناو کوردایەتی حکوومەت لە جیاتیەوەی هاوکاری خەڵک بێت جێگای نیگەرانی ئێستا بڕیارێکی سەردەمی بەعز زیندوو دەکرێتەوە و ئەرچی سەرشانی خەڵک قورستر دەکەن. ئەوەی کە ئێستا داوای موساتەحە و ئەوانە ئەکرێ ئەوە لە جیاتی وەی کە ئەو قرارەی کە سەردەمی بەعز بڵێن لە ساڵی هەشتاویەک هەندێک بڕیار دەرچوون دەبووە ئەوانە هەمویان ئیلغا کرابانەوە و خەڵک قەرەبوو بکرابەوە چونکە کە لە ساڵی 83 چۆمان و ناحیەکانی ڕاگوێزران خەڵکەکەی بە هیچ شێوەیە قەرەبوو نەکرایەوە. ئێستا لە جیاتی حکوومەتی هەرێم بێ قەرەبووی خەڵک بکاتەوە هاوکاری خەڵک بکە ئەرچی خەڵک قورسەکات یعنی ئەوەی کە ئێستا بەسەر خەڵکیدا ئەسەپێنن ئەگەر ئەو دەما شارەوانی بە خەڵکی بگوتبایە خەڵک ڕەنگە ئامادە نەبووایە یعنی دوکان و بازاڕەکانی دروست بکاتەوە کە بە مەڵکی خۆی نەزانی. بە قورئان یەک شت هەیە ئەوانە ئەگەر ئەیانەوێ خەڵکی دەربەدەر بکەنەوە وەچی زمانی بەحث ئەوە جیاواز ئەگەر ناشیانەوێت دەربەدەرکەنەوە باشتر 10 ساڵە حکوومەت لە چێ بووە 10 ساڵە حکوومەت بۆ ناڵێ کاکە وەرن لە قایم قامیەتی لە هەمووی قرارە دەرچوە کاکە وەرن ئێوە دوکانام بکەنەوە ئەو پارەی کە دراوەتەوە خەڵکیش پارەی ئی زمانی بەحسی بووە کە خەڵک دەربەدەر بووە پارەیان نادایتەوە خەڵکی زمانی بەحسیا درایە خۆ زمانی ئێستا نەدرایە باشە ئەدی تا ئێستا حکوومەت لە چێ بووە. حکوومەتی بەعسی عێراقی تەواوی باڵەکایەتی ڕاگواز بۆ ئۆردوگا زۆرەملێکان و سەرجەم مڵک و ماڵی خۆیان جێهێشت بە بڕیاری هەژدەی ساڵی 1970 بەشە پارەیەکی کەمی وەکو قەرەبوو دیاری کردو تەواوی مافی خاوەندارێتی زەوی و مڵکەکانی بۆ حکوومەت و شارەوانی گەڕاندەوە کە ئامانجی سەرەکیشی بێبەشکردنی خەڵکەکە بوو لە مڵکەکانیان و نەگەڕاندنەوەی دانیشتوانی ناوچەکە بوو بۆ سەرزێدی خۆیان. دوای 30 ساڵیش تا ئێستا هیچ هاوڵاتیەکی باڵەکایەتی خاوەن تاپۆی زەویەکانیان نین. ئەو بابەتێک کە باست کردووە ئێستا کە لە چۆمان و لە هەسێ قەزاکانی چۆمان و سۆران و مێرگە سۆریش هەیە ڕەوانزیش بە هەمان شێوە هەیە خەڵکردنەوەی داهاتە لە بۆ خەزێنەی دەوڵەت ئەو شوێنانی کە بە زێدەڕۆیی ئەژمار دەکرێت یاخود بە زێدەڕۆیی کراینەف یاخود مۆڵەتی دروستکردنیان نییە لە هەموو شێوەکانی مۆڵەت فەرمانگەی بازی خانوبەرە کە ناوچەکە لە سۆرانە لێژنەکانی خۆی فعال کردی کارا کردی لەو شوێنانە دەگەڕێن لۆی کۆنتترۆلیان بکەن و تۆمار بکرێن و بکەونە ناو سیستەمی باز و ئەوەی کە ساڵانە هەسوکەوتیان لەگە دەکرێتن. لە سایی حکومڕانی کورد چەندین مستەشار و جاش و خەڵکی بەعسی لەسەر مڵکی گشتی بوون بە موچەخۆر و خانەنشین و خاوەن مڵک کەچی خەڵکی باڵەکایەتی کە ڕاش گوێزراون بەعس بە یاسا سەپێنراوەکانی بە قەرەبوویەکی کەم بۆ ئەوەی خەڵکی باڵەکایەتی خاوەن بستێک زەوی نەبن مڵکەکانی بۆ حکومەت گەڕاندۆتەوە. ئێستاش ئەم یاسایانەی بەعز بوونەتە کێشە و گرفت بۆ هاوڵاتیان و بەدەستیەوە گرفتار بوونە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.